کوشتنی ئافرەت لەسەر شەرەف و کوشتنی مناڵ و لەباربردن جۆرەکانی دیکەی کوشتنن ئەی سزاکانیان چین؟ دایکەمە ئاخر جار بردی وتی حەقت نەبێ نایلم یەکێ دەستی لێ بدات كيف بدها تدخل بستانها؟ خسو كيف؟ وا تانا اللحم ورجع حەقیچەکەم نەفەوتی. ئەمە بابەتی ئەم ئەڵقەیەمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە کورسان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سلااو ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزانتان پێڕادەگەێنم من بژار دیلان. میوانەکانی ئەڵقەی دووەمی ئەمجارەمان پێکهاتوون لە بەڕێزان دکتۆر سامان عەبدوڵڵا پرۆفیسۆری یاریدەر پسپۆڕ یاسای تاوان، هەروەها ئەمید جەبار ئەحمەد بەڕێوەبەری بەڵگەی تاوانی هەرێم، لەگەڵ مقدمی مافپەروەر فەرمان محەممەد مەولود بەڕێوبەری بەڕێوبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و توژی دژی ئافرەت و خێزان لە هەولێر بەخێر بێن. لە ئەرقەی پێشوو پێناسەی تاوانی کوشتنمان کرد، جۆرەکانی سزاکانی، بەڵام لەم ئەڵقەیە دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم. دکتۆر سامان، ئایا کوشتنی ئافرەت بە بیانووی شەرەف لەلایەن کەسە نزیکەکانیەوە هۆکارێکە بۆ سوکردنی سزا لە یاسای عێراقی؟ سەبارەت بە کوشتنی ئافرەت پیا و پێش ساڵی 2002 لە هەرێمی کوردستان لە دوو لایەن لە کاتی کوشتنی بە ئەنقەستی ئافرەتێک سوودی لە سوکردنی سزا دەدیت. یەکەمیان لە یاسای سزاکان ئێمە عوذرمان هەیە. عوذر لە هەر تاوانێک هەبێت و هەروەها عوذری گشتیشمانێ، عوذرمان هەیە گشتی و عوذرمان هەیە تایبەت بە تاوانێک. ئەگەر هەبێت ئەوە دادگا مولزەمە سزاکە سووک بکات. دوو عوذری خۆشی بکوژێ بە عوذر دادەندرێت. ئێستا من بۆ جەنابەت ڕوونی دەکەمەوە. دوو عوذری گشتیمان هەیە، پاڵنەری پاک و هەروەها الاستفزاز الخطير من المجني عليه. لێرەدا پێش ساڵی 2002 زۆر جار دادوەرەکان یعنی کوشتنی ژنیان بە بیانووی شەڕەف وایان دادەنا یعنی پاڵنەرێکی پاکە، بۆیە چیان دەکرد وەکو عوذرێکی وەکو پاڵنەرێکی پاک ئەژماریان دەکرد کە وەکو پاڵنەرێکی پاک ئەژماریان دەکرد بە عوذر حیسابیان دەکرد و دادگا مولزەم بوو سزاکە سووک بکات. بۆیە لێرەدا بکوشت سوودی لە سوکردنی سزا وەردەگرت. بەڵام یعنی خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 14 ساڵی 2003 دەرچوو 2002 عەفوەن دەرچوو بە پێی ئەو یاسایە کوشتنی ژن بە بیانووی شەڕەف داینا تەحدیدی کرد، گوتی ئەوە پاڵنەری پاک نییە، کەیفی خۆتانە هەڵ پاڵنەرێکی تر پاک ئەوە نییە. حالەتی دوام کە پیا و سوودی لە سوکردنی سزا دەدیت لە کاتی کوشتنی ئافرەتەکەی، ئەویش مادە 409 بوو. مادە 409 باس لەوە دەکات دەری ئەگەر بێت و پیاوێک مفاجئەی خێزانی خۆی کرد، ینی بەسەریان داهات، یان یەکێک لە مەحاریمەکانی کرد، ینی بۆ نمونە خوشتی داچوە ئیلا ئاخیرەهی، لە حالەتێک بوو کە زینایان دەکرد یان هیچ شک نەبوو کە زینا دەکەن، مەسەڵەن وجودی هیما فەراشن واحد لە یەک فەراش بوون و حاڵەن کوشتنی یان کوشتنی یان ئاعتیدای لەسەرکردن بە شێوەیە کە تووشی حتا ئاهای مستەدیمە، ینی شتێک بێتانە بێتەوە. عقوبەکەی چی لێ کردبوو؟ عقوبەکەی کردبووە لە 3 ساڵ زیاتر نەبێت. ئەوە وەکو تەخفیفێک کە پیا و سوودی لێ دەدیت. بەڵام لێرە مەبەست لە تەخفیفکردنی عقوبەکە چییە؟ یعنی باعتیبار پیا و کاتێک تووشی ئەو حالەتە دەبێت تووشی استفزازێکی خەتەر دەبێت. لێرە بە هەمان شێوە پەرلەمانی کوردستان هەڵسا بە لادانی ڕاگررتنی کارکردن بەو نەسەش بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2015 کارکردن بەو نەسەش وەستا. بۆیە ئێستا ئەگەر پیاوێک مفاجئە بکات خێزانی خۆی یانیچێک لە مەحاریمی خۆی ئەو نەسە جێبەجێ نابێت. ئێمە سەبارەت بە حالەتی یەکەم کە وای دانابوو کوشتنی ژن بە پاڵنەرێکی پاک عوذرێکی مخەفەف نییە، پشتگیری موشەرعی کوردستانی دەکەین، یعنی بە پاڵنەرێکی پاک ئەژمار نەکرێ. بەڵام سەبارەت بە لە کارخستنی مادەی 409 پێمان وایە دەبوایە تعدیل بکرێن. لەبەرچی ئەسڵەن ئایا بزانین عیلە لە داڕشتنی ئەو نەسە چییە؟ لەبەرچی موشەڕە ئەو نەسەی دانایە، لەبەر ئەوەی پێی وایە ئەگەر ئینسان تووشی ئەو حالەتە ببی مفاجئەی خێزانی خۆی بکات کە زینا دەکات، ئەو کەسێک کە عمرێکی لەگەر بردۆتە سەر
تووشی استفزازی خەتیر دەبێت لەو حالەتەدا یاسا حیساب لە بۆ ئەو استفزازە خەتیرە دەکات دەرێت کە پیا و تووشی دەبێت سزاکەی سوک کردووە لێرە پەرلەمانی کوردستان بەبێ ئەوەی تعدیلی بکات ڕەسەن کارکردنی بۆ نەسە ڕاگرت لۆیە ئەو نەستاوەکو باسم کرد نەک هەر لە هەرێمی کوردستان ئێستا لە مەرکەز بەرکارە و هەروەها بڵێم لە چەندین دەوڵەت ئێستا تەماشای قانونی سووری بکەین قانونی لوبنانی کەین قانونی ئوردونی کەن و نەسە هەیە بەڵکو هەندێک لە دەوڵەتەکان ئەسڵن بە عودر مافیان حساب کردی لەو حالەتە کاکە بژار بەس لێرە چ بوو ئەو نەسا دەبوایە چیان لێ کردبایە یعنی مەسەلەن دەرێ ئەگەر پیاوێک مفاجعەی خێزانی خۆی کرد دەبوایە ژنیش ئەگەر مفاجعەی پیاوی خۆی کرد دووەمین شت دەبوایە ئەگەر ئەو نەستە لە کار بخەن هەندێک سزای زینای زەوجیشیان کەم زیاتر بکردبایە چونکە بەڕاستی لێرەدا وەکو باسم کرد دەبی یەکەم جار تەوعیەی مجتەمەعەکە بکرێ ئەوجا وا بکرێ سزایەک کەم بکرێ یان زیاد بکرێ یان نەسێک ڕابژێ دەستەکانت خۆش بێ دکتۆر جنابی مقدم لەم ساڵانەی ئاخیری بۆ پاراستنی مافی ئافرەت هەنێت چاکسازی کراوە بەڕێوەبەرایەتەکەتان لە شوێی ئەم چاکسازیانن سبارەت بە تونوتیژی دژی ئافرەتان بێگومان ئێمە پەرلەمانی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە دەستی پێکرد لە زیادکردنی ڕێژەی ئافرەتان و بەشداربوونی ئافرەتان لە پەرلەمان دواتریش لە دەسەڵاتی جێبەجێکردن هەڵسا بە پێگەیاندنی کۆمەڵێک کادری باش و ئەفسەر لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەروە لە بواری دادوەریش کۆمەڵێکی زۆر لە دادوەرانی بەڕێگەز ئافرەتی دامەزراند کردنەوەی ئەم بەڕێوەبەراتێکە لە ساڵی 2007 ڕێک دامەزرا وەکو هەنگاوی کەمکردنەوەی تونوتیژەکان دژی ئافرەتان بە تایبەت دامەزرا دواتریش لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 دەرچوێندرا کە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی خێزان ئەم بەڕێوەبەراتیە ئەرچی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتانە و هەروەها تاکەکانی خێزان بەگشتی ئەم بەڕێوەبەراتیە لە هەموو هەرێمی کوردستان 6 بەڕێوەبەراتی هاوشێوە هەیە کەەوەی ئێستا لە هەولێر هەیە هەر بەڕێوەبەراتیەک 5 تا 6 نووسینگەی هەیە تایبەتن بە پێشوازیکردن لەو ئافرەتانی کە تونوتیژیان بەرامبەر دەکرێت لە هەرمی کوردستانش ئەو بەڕێوەبەراتیانە هەیەوانە بەڵێ تاکو ئێستا لە خواردی عێراق نییە بەو پێی کە ئێمە ئەم یاسایەمان هەیە لە یاسایەکەش ئیجباری کردیە کە وەزارەتی ناوخۆ بەشێکی تایبەت بەم کارە بکاتەوە هەروەها ئەوەشی ڕوون کردیتەوە کە دادگاکان لە هەرێمی کوردستان پێویستە دادگای بەرەنگاربوونی تونوتیژی خێزانی دابمەزرێ ئێستا دەتوانین بڵین پرۆسەی یان کێشەی تونوتیژی دژی ئافرەتان و خێزانیش لەسەر ڕێچکەیەکی یاسایی دەڕوە و هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ ئەنجامدرا دەستەکانت خۆش جەنابی مقدم جەنابی عامیر ئایا ڕێکارەکانی لێکۆڵینەوە لە کەیسی کوشتنی ئافرەت لەسەر شەرەف جیاوازی هەیە لەگەڵ کەیسی کوشتنی تر سەرەتا سوپاسی ئێوەکەم لەگەڵ بینەرانی بەڕێزە کەماڵقەی دووەمە بەشداریەکەین تێدا انشاءالله تەواوکەریەوەی و بینەران انشاءالله سوودیان لێ وەرگرتووە بەنسبەت تاوانەکانی لەسەر شەرەف بەڕێی من ناوەکەی شەرەف ناوێکی جوان نییە چونکە تەرازۆکە تەواو نییە تۆ جەسەدی ئافرەت فرۆشتنەکەی بە شەرەف چونکە شەرەف شتێکی زۆر گەورەیە هەموو حاڵەتێکی ئیجتیماعی کەسێک بە درۆ یعنی یەکێک لە جەرایمەکانی ئابڕوو بە شەرەف درۆکردن تەزویرکردن ناپاکیکردن ئەمانە هەمووی چێتە بابی شەرەفەوە بۆیە ئەم پاڵنەرێکە بۆ ئەوەی کە کەسێک بتوانێتن ئەنجامی تاوانێکی کوشتن ئەنجام بدات بە ناوی شەرەفەوە بۆیە پەرلەمانی کوردستان وەکو دکتۆرش باسی کرد مادەی 409 لە یاسای سزای عێراقی ڕاگرت کارپێکردن پێی دەبوایە حلێکی تردا بنێ دەبوایە ڕێگە چارێکی تردا بنێ بۆ ئەو کەسانی کە ئیستیفزاز دەکرێن لەسەر ئەو نوع تاوانانە هەموو ڕێکارەکان لە هەرێمی کوردستانە وەکو تاوانێکی کوشتنی تر هەڵسوکەوتی لەگەڵاکرێ لێکۆڵینەوەکانی تیاکرێ لێکۆڵینەوە سەرەتاییەکان بەردەم ئالۆزتر نییە ئەم جۆرە کەیسانە ئالۆزیەکەی بەس جیاوازیەکەی بەڵێ هەیە سیناڕۆشەیە ئەمە یەکێکە لە ئەرکەکانی دادوەری لێکۆڵینەوە وەکو باسمان کرد و ئەفسەری لێکۆڵینەوەی کە تاوانێک سەرەتاییەکان دەست پێ دەکەن لێکۆڵەری دادی هەروەها
لەگەڵ ئەدلەی جنایی و لەگەڵ تەبابەی عەدلیە ئەتوانن هەر تاوانبەرکردنێک پێویستە بە راپۆرت بێت و کە بڵێ ئافرەت کچێک لە بارچراویا لەگەڵ فلانە جنسی کردووە ئەبێ لە سەبەبی لە تەبابەی عەدلی ئەمە بزانیت بە راپۆرتێکی پزیشکی ئایا بەکاری ماوە نەماوە تعادی لێکردن ئینشاڵڵا ئەوەش باسەکەین بە دوور درێژی بەڵام ئەمە ڕێکارەکان هەمان ڕێکارن بەڵام هەندێک لە فحوساتی مختبەری جیایە خاستن قەزایی جرائمی جنسی زیاتر ئەبێ تعزیز کرێ بە دلیل ئەوش لە مختبەرەکانی ئێمە ئەم پشکنیانە ئەنجام دەین لەسەر مەوادی مەنەوی بێ لەسەر مو بێ لەسەر خوێن بێ لەسەر ئەو اختصابکردن بێ هەمووی لای ئێمە جێبەجێکرێت دەستەکان خۆش بە جەناگامێت ئێستا ستۆریەکێ بەبێکەوە ببینین اینجا گفتگۆی لەسەر دەکەین من دایک کاپیاغەکەی سوتانی شکاتمان کردە یەکێکیان لە سژنە و دایک و خوشکەکەی ماون نەیانگردە حتا ئێستا هیچ خەبەرمان نەبستە لەو کوڕە نە حکمیان داوە و نە هیچ من گەرەکمە لە حکومەت قەزەکەی من هینتر دووبارە بکەنەوە بزانم ئەمانە شواستەیان هەیە دایک و خوشکەکە نەیانگردە حتا ئێستا نەماڵن ئەم گەرەکمە بزانم بوویان نەیانگردە بەس کوڕەکەیان سژنە حتا ئێستا هیچمان نە تەبلیغ هاتە لەسەریان نە هیچ کچەکەمیش ئاو هاڕۆی پیاکەی خۆی سوتان لەگەر خوشکی و دایکی و خەسووی كيف بدها تدخل بستانة؟ خسو كيف؟ و تانا اللحم ورجع شو بس خوي أحمد دندولي ده مانگی ئاوردم لای خۆم نەیان هێش هەر عاری یعنی کەس و کاریان تێ ئەلێ ئەم ماتە دایک ئەمە ئاخر جار بردی وتی حەقت نەبێ نایرم یەکێ دەستی لێ بدات ئەمە ئاخر جار کە سوتانیان بۆ من خۆیانش نەیان بدە بۆ مستەشفە یەکە غەریب بردیەتی بۆ ئیسعاف یعنی حەش عازە چۆن یعنی ئاوەفرەیان داوە عالەم بردیەتی کچەکەم بۆ مستەشفەی ئازادی خۆیانش ڕایان کردە 5 ڕۆژ 6 ڕۆژ ئینجا گردیان داوای کچەکەی منیان خەوانە حتا ئێستا دایک و خوشکەکەی نەماڵن واستەیە داوای منیان خەوانە ئەگەر ئەو قانونە هیچم بۆ نەکە بنین عشایر مامەکانی خاڵەکانی تێن تەداخولەکەون ئەلێرە هیچ ناکەن حکومەت کەرکووک هیچ لێرە ناکات من گەرەکمە لە حکومەت ئەگەر ناتوانن داواکەی من بنە سەر خۆم نەقلێکم بۆ هەولێر بەڵێ سوپاس دکتۆر سامان ئایا سزای ئەو کەسە چییە کە بۆتە هۆی خۆسووتاندنی ئەم ئافرەتە جا پاڵنەر بێ یان هۆکار بێ بۆ خۆکۆشتنەکەی بڵێ سەرەتا سەبارەت بە خۆکوشتن خۆی لە ئەسڵدا تاوان نییە جاگەر کەسێک خۆی بکوژێت یان هەوڵی خۆکوشتن بدات سەبارەت بە کەسی بەدەنی تەنها سەبارەت بە عسکەریەکانەوە تاوانە بەڵام سەبارەت بەو کەسەی دەبێتە هۆی کەسێک هان دەدا لە بۆ خۆکوشتن یاخود یارمەتی دەدا لە بۆ خۆکوشتن یاخود دەبێتە هۆی خۆکوشتنی لێرەدا یاسای سزاکان سزای بۆ داناوە لە مادە 408 لە یاسای سزاکانی عراقی طبعاً پێش ساڵی 2004 مادە 408 بەو شێوەیە بوو دەیگوت ئەوەی کەسێک هان بدات یاخود یارمەتی بدات بەڕاستی تطبیقکردنی ئەو نەسە لە ئەرزی واقع قورسە ینی هانی بداکو ینی پێی برێ دێڵە دەی زەحمەت نەبی خۆت بکوژە ینی کەم تطبیق دەبوو و هەروەها سەبارەت بە مساعدە بۆیە دەستخۆشی لە پەرلەمانی کوردستان دەکەین لە ساڵی 2004 کەلیمەیەکی زیاد کرد من تسبب في الانتحار ئەوەی دەبێتە هۆکار کە ئەوە وای کرد بەڕاستی ئەو نەسە حەیویەتی بۆ پێیا ببێت و ئیشی پێ بکرێت لە ئەرزی واقع بۆیە لێرەدا هەر کەسێک ببێتە هۆکار زۆرێک لەو نەسانە پێویستی بەوەیە کە بکوردێنرێت چونکە مشەرعی عەرەبی زۆر شتی داناوەلەوانەیە لەگەڵ کولتوری کوردی نەگونجێ تۆ ڕای چێ جەنابەت وەڵڵاهی من پێشووتر هەوڵێکە بوو لە پەرلەمانی کوردستان کە بەڕاستی ئاعادە نەزەر بە هەموو نوسوسەکانی قانونی عقوبات بکرێت سەبارەت بە قانونی عقوبات باز دەکەم هیوادارم سەرکەوتوو چەندین نوسوسمان هەیە لە قانونی عقوبات کە پێویستی بە ئاعادە نەزەر هەیە پێویستی بە چاکردن هەیە هەندێکیان تعدیل کراون دەمانەوێت بگەڕێتەوە حاڵەتی طبیعی خۆی هەندێکیان ڕاگیراون دەمانەوێت کاریان پێ بکەن هەندێکیان ئیش دەکەن دەمانەوێت کە ڕابگیرێن
یعنی بە پێویستە بەڕاستی دەستەیەکی ئەکادمی دابمەزرێت بە هاوبەشی لەگەر ینی دادوەرانی بەڕێز و ئەو کەسانی کە پەرلەمانین ئەو کارە ڕێک بخرێتەوە سەبارەت بەوەی ئەگەر بێت و ئەو کەسێک کە ینی خۆی دەکوژێت 18 ساڵی تەواو نەکرد بێت یاخۆت عقلی تەواو نەبێت ئەو کەسەی هۆکارە یان یارمەتی دەرە یانیش هاندەرە ئەو کەسە سزاکەی بە باری تونکەر ئەژمار دەکرێت باری تونکەر بە ظەرف یعنی دادگا دەتوانێت تون بکە یان تون نەکە و ئەگەر بێت و ئەو کەسە عقلی نەبوو و کەسێک هانی بدا یان یارمەتی بدا یاخۆت ببێتە هۆکار ئەو کەسە کەسی یەکەم وەکو بکەری تاوانەکە ئەژمار دەستەکە بۆیە لێرەدا پێویستە یعنی لێکۆڵینەوە لەو قەزیە بکرێت کە باسی کرد وەکو باسی کرد لە لێکۆڵینەوەدایە پس قەزەیە ینی کاتی دەوێت تاکو دواتر بەپی ئەو بەڵگانێک کە دەست دەکەون ئەگەر ئەو شتانە هەبێت ئەو حاڵەتانە هەبێت سزا بدرێت. زۆر سپاس دکتۆر. جەنابی عەمید تا چەند بەڵگەی دەنگی دەبێتە بەڵگەیەکی بەهێز لە دادگا؟ وەکو باسمان کرد بەڵگە دەنگیەکان خاستن لە مۆبایل و لە ئەجزەی ئیتساڵاتی تر بە قەرینەیەک وەرگێت دلیلێکی بەقەوەت نییە چونکە لە هەموو دنیادا ئەم مۆبایل و قەزاهەی تەسویر لەبەر ئەوەی گومانی لێ ئەکرێت دەستکاری بکرێت کە مادام دەستکاری بکرێت ئێستا زۆر مۆبایل لە بازار ڕاهاتووە هەتا هەندوو دووسێک نووسراومان بۆ هاتووە دووسێت جۆرە مۆبایل مەنعکرا لە بازاڕا لەبەرەوەی دەنگی پیاوەکە بە ئافرەت گۆڕینەکە ئەمە وا ئەکا کە تۆ شێواندن هەبێت کە گومان کەوتە هەر شتێکەوە دایمەن بۆ ساڵحی کەسی متهم دەبێتن ئێستا مەسەن لەو کەیسە ئافرەتەکە قسە دەکا مەسەن بڵێن ئەوە دەنگی ئەوە ینی یارمەتی دەردەبێت لە دادگا ئێمە لە پێشووتر بڵێ وەکو باسمان کرد قەرینەیە دەسەڵاتەکان لای جەنابی دادوەرە دەسەڵاتێکی تەواوی لە کەیسە جنایەکان دەتوانێت شارەزای دەنگمان هەیە شارەزای دەنگ ئێمە پێشووتر لێژنەمان هەبوو لە دەنگەکان لێمانەدایەوە بەڵام چەند پسپۆرێکی چیکی و FBI هاتنە لای ئێمە باسی ئەوەیان کرد کە مەوزوعی دەنگ ناتوانرێت لە 160 زیاتر تهدید کرێ فقط بۆ قەرینەکە بە قەوەتکردن دەتوانرێت بەڕەو ڕووکردنەوە بۆی بتوانی دلیلەکانی پێ بە قەوەتر بکەیت بەڵێ بۆیە زۆربەی ئەو کەیسانی ئێستا بۆمان دێت لەبەر ئەوەی کە 100 نەبێت ئێمە وەڵامی ئەو جیهاتانە دەینەوە ناتوانرێت دەنگ ئەوەی لەسەر دەستەکان دەنگش چونکە مەجای زۆر تایە دابڕینی تیا بکرێت ئەو ئەجیزانێک کە ئێستاش لە وڵاتە پێشکەوتەکانە بەکارهێنرێت ئەبێ ئەو مۆبایلی کە قسەکەی پێکراوە هەمان جۆرە مۆبایل بێت بوعدەکەی کە قسەکردنی پێەکەی هەمان بێ لەبەر ئەو زەبزەباتانی کە دەرەچێت هەر نزیک بوون زۆر لە فلامەکانە بینی شتێک لەسەر دەبیدانێ بۆی ئەوەکە بگۆڕێت دەنگەکە بگۆڕێت کاتێکە نێرێ بۆ فەحەز دەنگەکە تەواو دەرناچێتەوە ئەو کاتە محکەمە لەوانەیە ڕێکی بەلا ڕێیا بیبات نەک لێ ڕێ ڕاستەکەیە بۆیە لەبەرەوە لە هەموو دنیاە بە قەرینەیەک وەرەگیرێت بە دەری هەتا ڕسم لەبەرەوەی مەجای گۆڕانکاری تایە فۆتۆشۆپی تایە زۆر ش دەکرێت ناتوانرێت ڕسەرەکە لەبەرەوە ئیبعادمان کردێت دەستەکان خۆش بێ جەنابی عادەم عەمید مقدم فەرمان ئەو کەیسانەی کە کەسەکە هەڕەشەی لەسرە چۆن دەگەنە فریایی چونکە بە پێی یاسا دەبێت سکاڵا تۆمار بکات و ئەوەش کات دەخانێ بەڵێ لەم دواییانە ڕێک لە ساڵی 2010 بەڕێوەبەرایەتیمان بەسە مستەوای بەڕێوەبەرایەتی گشتی بە یارمەتی ڕێکخراوی UNFPA هێڵێکی گەرمی پەیوەندیکردنی لە بۆ ئەو دەستگایەدانا کە بریتە لە هێڵی گەرمی 119 ئەم هێڵە 24 کاتژمێر لە ئەرکدایە هەموو ئەو پەیوەندیانە وەردەگری کە تایبەتن بە توندوتیژە خێزانیەکان خۆی لە بەپی یاسا هەر کەسێک کە هەڕەشەی لەسەر بیان هەر کەسێک کە سکاڵای هەبێ لە چوارچێوەی خێزانی دەبی خۆی داوای سکاڵا بکە کێشەکە لێرێ ئەمە هەندێک جار پەیوەندیمان لە دەری ئەو خەڵکانەوە بۆ دێ مەسەڵەن کەسێک دراوسەیە یان کەسێک ئاگادارە بەم توندوتیژە هەواڵی مەدەدا ئێمە لە ڕێی یاساییەوە لە ڕوانگەی یاسایەکەی ڕێگە پێدراونینە بچین دەست بە لێکۆڵینەوە بکەین لەم کێشەیە
بەڵام ئەگەر کەسەکە خۆی داوا بکە ئێمە لە ڕێگەی ئەو تیمانی بەڵێ لەبەرەوەی لە یاسا ڕێگە پێدراوە کە سکاڵە بە شەفەوی بی یان بە نووسین بێدا ئەتیادی ئەوە دەست بە لێکۆڵینەوە دەکرێت بە یارمەتی تیمەکانی بەرگری بە پۆلیسی فریاکەوتن ئێمە دەتوانین هاوکاری ئەو کەیسانە بکەین وە چەندەها حالەتی واش هەبووە چوینە پاژەوەی کە تەکیدمان کردیتەوە بالفعل ئەو کەسە هەڕەشەی لەسەر بووە هیناتمانە بەڕێوەبەرایەتەکانمان و سکاڵەمان بۆ تۆمار کردو دەستەکانت خۆش بێ هەر بژین دکتۆر سامان زۆر جار مناڵ لە دایک دەبێ بە شێوەیەکی ناشەرعی دایکەکە پەنا دەبا بۆ کوشتنی بە مەبەستی شاردنەوەی شەرمەزاری ئایا لە ڕووی یاساییەوە کاریگەری دەبێت لەسەر سزاکە؟ بڵێ ئەگەر تەماشای مادە 407 بکەین لە یاسای سزاکانی عراقی بەداخەوە کە ئەو نەستە پێویستی بە گۆڕانکاریە و ئێستا هۆکارەکانیش ڕوون دەکەمەوە یاسای سزاکانی عراقی سزای تاوانی کوشتنی بە ئەنقەست کەمی کردوتەوە ئەگەر دایچێک منداڵێکی تازە لە دایک بوو بکوژێت بە ئەنقەست لە دایک بووە یعنی بۆتە بەشەر دەیکوژێت بە ئەنقەست لەبەر ئەوەی ئەو منداڵێکی ناشەرعیە لێرەدا بەڕاستی ئێمە ڕووی خۆمان دەخینە ئاراستی پەرلەمانی کوردستان دەکەین ئەو نەسە بەڕاستی پێویستە لا بدرێت لە یاسای سزاکانی عراقی لەبەر ئەو هۆکارانە یەکەم پێمان وایە ئەو نەسە علاقاتی جنسی غێر مەشروع تەرجیع دەکات یعنی قەیناکە ئەگەر ژنەکە بە ئیکراه حەملەکەی دروست کرد بێت بە ژنێک بە ئارەزوی خۆی حەملەکەی دروست کردووە دواتر منداڵەکە دەشکوژێت پێمان وایە ئەوە تەشجیع لە بۆ علاقاتی جنسی نامەشروع دووەمین شت ئایا کەمکردنەوە نییە لە پای منداڵێکی بچووک کە هیچ گوناحی نییە ئەسڵەن بچوو گوناحێکی هەیە لە علاقەیەکی جنسی نامەشروع کە کەسێک کردوویەتی سێمین شت ئەگەر مەبەستی یاسادانەر ئەوە بێت کە علاقاتی ئوسەری ئەو ئەسرارانە ئاشکرانە بێت ئەی ئەسڵەن بە محاکەمەکردنی ژنەکە دنیا تێدەگات ئەسڵەن محاکەمە علەنیە دواتر ئەگەر مەبەستی یاسادانەر ئەوە بێت کە ژنێک ئەگەر منداڵەکەی ناشەرعی بێت تووشی شلەژانی دەرونی بێت بەڕاستی دیسانەوە جێگای ڕەخنەیە ئایا ئافرەتێک لە حالەتێک زینا دەکا بە ئارەزووی خۆی تووشی شلەژانی دەرونی نەبووە بەڵام کە منداڵەکەی بوو تووشی شلەژانی دەرونی بوو منداڵەکەی کوشت بۆیە من پێم وایە یاسادانەری هەرێمی کوردستان و حتا مرکزیش بکەنی ئەنقەزدا دەنرێ ئەو خۆی ئەسڵەن بە ئەنقەز دەیکوژێت منداڵەکە بە ئەنقەز دەکوژێت نەک بە هەڵا سزای ئەوەش وەردەگرێت لێرەدا بەس چی کردووە یاسادانەر هەرستاوە سزای ئەو ئافرەتەی کەم کردوتەوە ئێمە پێمان وایە بە پێچەوانەوە دەبواە لەو حالەتەدا سزای ئەو دایکە زیاد بکرێت ئەگەر زینایەکەش یاسای سزاکانی عراقی سزای بۆ زینای بەڕەزامەندیدانە ناوە ئەگەر ئەوەش سزانەدا بەڵام وەڵاهی منداڵ کوشتنەکە بەڕێی من وایە بە هەموو مەعایرێک پێویستە سزاتون بکرێت منداڵش لە دایک دکتۆر جەنابی عەمید زۆرێک لە تاوانەکان دژی ئافرەت سوتانە ئایا لێکۆڵینەوە چۆن دەکرێت لەسەر تەرمێکی سوتێنراوە؟ بەڵێ تاوانی سوتان تاوانێکە کە ڕوو ئەدات خەڵکێکی زۆر پەلەماری دەدات دەوانێت بیکوژێنێتەوە بیگەێنە خەستەخانە ئەمە تەسیر زۆر لە بەڵگەکان دەکات بۆ ئێمە تیمەکانمان دائیمەن کە ئەچن دواکەوتوو دەگەنە جێ حادسەکە یا شخصەکە گەێنراوەتە خەستەخانە یان مردووە و گەیاندراوەتە تەبابەی عەدلی هەر خەستەخانەی و لێشەوە بە تەبابەی عەدلی کە ئەچینە شوێنی ڕووداوەکە زیاتر دەستکاری کراوە لەوانەیە بە پەلە شورا بێت خاستن ئەوانەی کە بە ئەنقەستە ئەوانەی کە دەیانەوێ شتێکی تیا بشارنەوە جێی سووتانەکە شارنەوە ئەمە حادسەی وامان بووە و توانیشمانە لە ئەسەری لە بینی کاشیەکان ئاساری نەوت بدۆزینەوە ئاساری پاکێکەکەنەوە هەندێک حالات شەیە پاک ناکرێتەوە هەڵی ئافرەتەکە خۆی سوتاندووە بەڵام ئێمە لەوێ ئەو دلیلانی کە لەوێ هەیە دەب بینەوتەکەیە جۆرەکەیە چۆنێتی بەکارهێنانەیە ئەو کامیرەیە کە هەیبێ لە ماڵەکە لێ درێتەوە حادسەمانە بۆ کامیرەکەمان لێداوەتەوە دیارە پیاوەکە ئەدێت دەبەکابات و دێتەوە دەرەوە دایێنێتەوە دوای ئەڵێ ئافرەتەکە ئەچێتە ژوورەوە دوکانە چنە ژوورەوە ژنەکە بە سوتاوی ڕایەکاتە دەرەوە بۆ گەڕک ئەمە هەندێک شت هەیە نزیکێک هاکاتەوە شوبهەیەک گومانە خاتە قەزێکەکە
شت هەبێت بۆیە کە دەی ئیسیجوابی پێەکەی کەسەکە ئەڵە من دەبەم نەدیوە شتم نەدیوە ئەمە لێکۆلەر لەوێ ڕۆڵی خۆی دەبێتن وەکو باسمان کرد دەبینەوتەکە هەیە شتەکان بەرە ڕوویەکرێتەوە بۆی ئەترافاتەکە بکاتن کە سوستاندوێتی ئێمە پاش سوستانەکەش ئەچینە تەبابی عەدلی لەگەڵ تەبیبی عەدلی سەبەبی وەفاتێک حەقیقیکە داوا دەکەین ئایا سەبەبەکە سوستانەکە بووە یانەوەی پێشتر حادسەمانە بۆ کوشتراوە ئەو جەبۆی عالمی جەریمەکە بشارنەوە لە حەمامەکە سوستان دوێنە هەندێک نەوتی پیاکردو ئەسەری فیشەکەیە ئەسەری چەقۆ هەیە یان خنکاندن بووە ئەوان فەحسێکی خۆیان دەکەن شارەزان لاوەیە تەبابی عەدلی بە تەقریرا سەبەبی وفاتی حەقیقەمان بۆ دیاریەکەن دەستەکان خۆش بە جەنابی عەمید جەنابی مقدم لە مانجی ڕابردوو لە شارۆچکەیەک لە کوردستان دوو کچ پەنا دەبەنە شەلتەرێک لە شارێکی تر پاشماوەیەک باوکیان دێت تەعاهود دەنووسێ کە هیچیان لێ ناکە و دەیانگەڕێنێتەوە بەڵام پاشان هەردووچیان دەکوژێ ئایا ئەو تەعاهودە کافیە؟ سەبارەت بە کوشتنی ئافرەتان بە شێوەیەکی گشتی هەموو ئەو کەیسانەی کە ڕەوانەی شڵتەرەکان دەکرێن بەڕێبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەرچیان بە دوواداچوونی سەلامەتی ژیانی ئەوانەیە لە هەر شارێک بێت بەڵام ئالیەتی بە دوواداچوونەکە چییە؟ پاژۆی کە بڕیاری دادوەر پێی دەچی کە دەردەچی کە بەڵێ نامەیەک لەو کەسە وەربگیرێت کە بۆ تا هەڕەشە بۆ سەر ئەو ئافرەتە بەڵێ نامەی لێ وەردەگیرێ بە دوواداچوون دەکرێت لە بۆی چەندجارێکی دیبانگ دەکرێتەوە پاژۆی کە لە شەڵتەر دەرەچی بەڵام هەندێک لەو کەیسانە بەڕاستی ئاگاداری ئەو بەڕێبەرایەتیانە دەکەنەوە کە چیتر پێویستیان بە دوواداچوون نییە و لەو حالەتە ئێمە لەسەر داواکاری خۆی کە داوا دەکات فایلەکەی دابخرێ فایلەکە لێوەڕا کۆتایی پێدێ باعتیبار ژیانی ئاسایی بۆتەوە ئەوەی کە ئایا ئەو بەڵێننامەیە چ تەسیرێکی هەیە خۆی هەر تاوانێک کە دەکرێ تاوانێکی جیایە تاوانی کوشتن تاوانێکی جیایە و بە جینایەت حیسابە لە قانونی عێراقی لە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی باسی مافی پاراستن دەکا و باسی پێشێڵکردنی ئەو مافە پاراستنەش دەکاتن کە ئەگەر بێت و کەسەکە پێشێڵی بەڵێننامەکەی خۆی کرد سزاکەی گرتنە بۆ ماوەی 48 سعات یاخود غڕامەیە کە زیاتر نەبێت لە 300,000 بەڵام ئەوە تەنها سەرپێچیکردنە لە پاراستنی ئەو ئافرەتەیان سەرپێچیکردنە لەو بەڵێننامەیە ئەگەر بێت و لە پاش ئەو شتە کوشتن ڕوویدا تەمان زۆر گەورەترە جەریمەکە معاملەی کوشتنی بە ئەنقەسی لەگەر دەکرێت و یاسای سزادانی عێراقی حکمی ئەو قەزیە دەکات. ئەی دەوری کۆمەڵناس و دکتۆری دەرونی پێشەوەی بۆ نمونە ئەو دوو کچە بدرێتەوە باشتر نەبوو مەسەڵەن دکتۆری دەرونی کۆمەڵناس لەگەڵ یاندانش بە هەوڵیدا بە عیلاقەکەی باشتر کرد بە ئینجا بەڕێیان کردبان خۆی لە هەموو شڵتێرەکان توێژێری کۆمەڵایەتی هەیە و حاکم هەر کەسە کە بڕیاری دەرچوونی بۆ بدە لە شڵتەرەکان پێویستی بە راپۆرتی ئەو توێژەرە هەیە کێشەکە لەوەیە ئەو کەسێک کە لە شڵتەرەکە هەیە پاژۆی کە مقابلەی لەگە دەگرێت توێژەرەکە قسەی لەگەر دەکاتن نیەتی سەتاسەتی دەرچوونی هەیە لەو شڵتەرە ڕەنگە ئەو کە لە شڵتەرە ئاگاداری ئەو شتانە نییە کە لە دەرەوەی شڵتەرەکە ڕوودەدا بەڕاستی دادگاش وەکو یاسا تەعامل لەگە دەقی یاسایەکان دەکا پاژۆی کە تەرەفی مقابل بانگ دەکە و بەڵێننامەی لێ وەردەگری لێرە ئەرچی دادگا تەواو دەبی ئەرچی توێژەرە دەرونیەکە لەگەر کەیسەکە کە دادەنیشی و پرسیاری لێ دەکە بزانی تەکیدی ئایا ئەو بڕیاری کەدایە لەژێر هیچ هەڕەشەیەکە یاخود لەژێر هیچ تەسیراتێکی دەرەیە ئەو شتانە ڕوون دەبێتەوە و هەندێک لەو کەیسانە بەڕاستی دادگا بەخۆی مانع لە چوونە دەریان هەرچەندە کەیسەکەش داوای کردی ئەوانە هەیە بەڵام ئەگەر دادگا هیچ سەبەبێک نەبینتەوە بڕیاری خۆی دەدا و دواتر تەمان مەرحەلەی دووەم بە دوواداچوونەکە دەست پێ دەکا پاشتەوە بوونی مەرحەلەی بە دوواداچوونەکە ئاسایی بوونەوەی ژیانی دەست پێ دەکەن دەستەکان خۆش بێ دکتۆر باسمان لەوە کرد کە مناڵەکە بوو دەکوژێ باشە ئەگە مناڵەکە لە سکی دایکی بێت و بکوژرێ ئەمەش هەر تاوانی کوشتنە ئەگەر بگەڕینەوە مادەی 417 لە یاسای سزاکانی عێراقی باسی تاوانێک دەکات ئەویش تاوانی لەباربردن بۆیە لە سەرەتای یعنی لە دایکبوونی ئاسایی ژیانی مرۆڤ دەست پێ دەکات پێش وتر تا یعنی
دروستبوونی هێلکە تا سەرەتای لەدایک بوونەوە پێ دەوترێت کۆرپەلا. لێرەدا کوشتن لەو حالەتە پێی ناوترێت تاوانی کوشتن لانی لە یاسا پێی دەوترێت لە باربردن. لە باربردن بریتە لە کوشتنی کۆرپەڵا لە ناو سچی دایکی یاخۆت دەرهێنانی کۆرپەڵا پێش ماوە ئاساییەکەی خۆی هەرچەندە نەشمرێت. ئەوە بریتە لە تاوانی لە باربردن. بەڵێ یاسای سزاکانی عراقی سزای داناوە، سزایەک زیاتر نەبێ لە 1 ساڵ و غەرامەیەک لە هەرێمی کوردستان زیاتر نەبێ لە 225,000 دینار یان یەشێک لەو سزایانە ئەگەر بێت و ئافرەتێک منداڵی خۆی لەبار ببات و هەروەها سزای تون کردووە ئەگەر بێت و ئەو کەسە پزیشک بێت یان سەیدەلانی بێت یان کیمیاوی بێت ئەگەر خۆی ئەو سیفەتانەی هەبێت ئەوە سزاکەی تون دەکرێت. بەداخۆ لە هەرێمی کوردستان ئێستا تاوانی لە باربردن ئەگەر شێوەیەکی دایک و باوکەکە بزانن ئەوە کچە ئەوان کچیان ناوێت کوڕنجکە و لە هەندێک دەوڵەت ئەو شتانە ماوە مەسەڵەن حەزەکەن کوڕ ببێ و شتیوە ناسم بە تایبەتی لە هند و لە مەسڕ و جیانە ئەو شتانە ماوە. لێرە سزای هەیە مەسەڵەن بزانن کچەکە پێش دروستبوونی هێلکە کاتێک تۆی پیا و لەگەر هێلکەی ئافرەت بەیەک دەگەن هێلکی پیتێنرا و دروست دەبێت لێرە ژیانی کۆرپەڵە دەست پێ دەکات. پێش ئەو کاتە تاوان نییە. ینی بۆ نمونە ئەگەر ئافرەت پزیشکێکی ئافرەتان بەستن ئەنجام بدات وا بکە مەسەلەن ئەو عملیە ڕوونەدات لێرەدا لە باربردن نییە چونکە هێلکە دروست نەبوو هێلکەی پیتێنراوە. بەڵام کە هێلکەی پیتێنرا و دروست بوو ئیتر کوڕە کچە حتا سەقەتە عاقڵ نییە هەرچی بیت هەر شێوازێک بێت سیفاتی خوڵقەکانی بە هەر شێوەیەک بێت نابێت لەبار ببرێت بە پێی سزای هەیە. بەڵێ سزای هەیە ئللا شتێک هەیە مەسەلەن ئەگەر بێت و حاڵی ضرورە هەبێت هەندێک جار دەبینی ئەگەر لە باری نەبن دایکەکە دەمرێت ئەو بە پێی مەبادی عامە حاڵی ضرورە ئەو کاتە بە پێی راپۆرتێکی پزیشکی بڕیار دەدرێت کە لە باربردن ئەنجام بدرێت لە بۆ ئەو ئافرەتە تا زەرێکی گەورەتە. ڕستەکان خۆش بێت دکتۆر جەنابی ئەمید چۆن دەتوانێت بەڵگەی تاوانی بە ئەنقەست و بەهاڵە لە یەک جیا بکرێتەوە؟ بە ئەنقەست و بەهاڵە خۆی ئەوە کاری لێکۆڵەری دادیە زیاتر دادوەری لێکۆڵینەوەیە ئەو لێکۆڵینەوە کات ئەوەی لای ئێمە ئەکرێت بەڵگەکانە دەخرێتە ڕوو پشکنینەکان ئەنجامەدرێ لای ئێمە کوشتنی بەهەڵە و قەتلێک بڵین کە دەڵێن دەیکەنە ئینتیحار زۆر جار یەکێکە کوژرەیە ئەڵێن ئینتیحارە ئەوەی لای ئێمە پشکنینەکانەگرێ ئێمە لەگەڵ تەبابەی عەدلیە داوای مەسافەی کوشتنەکەی لە یەکەین چەند دیاردەیەکەیە کە لەو شوێنەی کە تەقەکەی پێکراوە دەرەکەوێت لەسەر شوێنی چوونە ژوورەوەی فیشەکەکە یان ئەو چەکەی بەکار هاتووە خوبەڕای ئێمە تەحلیلیەکەن کاتێک کە مەسافەکەی دیارەکرد ئەوان بەس بۆمان تەحلیل دەکەن کە ئەسەرەکان چۆنە باروتەکە هەیە نییە ئەو دوای ئێوە لای ئێمە دیاری ئەکرێت مەسافەکەی کە مەسافەکەیمان دیاری کرد ئەو کاتێمە یەکلایەکەینەوە ئەمە ئایا ئەنقەستە یان بەهەڵە کراوە. دەستەکان خۆش بێ. دکتۆر سامە دێمە لای جنابە چونکە ئەو بابەتە لای من زەرورە باز بکرێتن ئایا سزای ئەو پزیشکانە یان کارمەندی تەندروستی چییە کە کاری لە باربردنی ئافرەتانی دووجیان ئەنجام دەدەن؟ بڵێ هەر لە هەمان مادەی 407 لە یاسا سزاکانی عراقی باس لەو کەسانە دەکات کە هەردەستن کاری لە باربردن ئەنجام دەدەن. لێرەدا یعنی بەداخۆ لە هەرێمی کوردستان مەسەلەن ئافرەتێک تەلەفۆن بۆ دکتۆر دەکات چۆنی دکتۆرە باشی وەڵڵاهی حەزم لێ منداڵەکەم لەبار بم بەبێ ئەوەی هیچ حیسابێک لە بۆ نوسوسە قانونیەکان بکرێت. لێرەدا ئەگەر تەماشای مادە 407 بکەین دەبینین باس لەوە دەکات دەرێ ئەگەر بێت و هەر کەسێک وا بکە کە حملێک لەبار ببایی ئافرەتێک هەمان سزای ئافرەتەکەی هەیە کەوکو ئێستا باسم کرد سزایەک لە ساڵێک زیاتر نەبێ یان غەرامێک لە 250,000 دینار زیاتر نەبێ یان یەکێکیان ئەدی ئەگەر ویستی لەباری ببات کەچی مرد هەرچەندە حملەکەش نەمرێت هەرچەندە منداڵەکە نەمرێت بەس ئافرەتەکە مرد
لێرەدا سزاکی تون کردووە زیاتر نەبێت لە سجن زیاتر لە 7 ساڵ زیاتر نەبێت ینی لە مابینی 5 تا 7 ساڵ و هەروەها ئەگەر بێت و ئەو کەسێک کە تاوانەکە ئەنجام دەدات پزیشک بێت یان سەیدەلانی بێت یان کیمیاوی بێت یاخود مامان بێت یان یاریدەدەرەکانیان بێت ئەوە بەبارێکی بە ظەرفێکی مشدد لە بۆ تاوان ئەژمار دەکرێت ئەی باشە حالەتی دووەم ئەگەر بەبێ ڕەزامەندی ژنەکە بێت ئەو جا ڕەزامەندیەکە ینی ئیکراه بکرێت یاخود بەبێ علمی ئەو دەرمانێکی بدەنێ و حملەکەی لەبار ببرێت لێرەدا دەبینین مادە 480 دەرێت لێرەدا ژنەکە بێ تاوان دەردەچێت چونکە ژنەکە هیچ علمیەکی نییە تاوانەکە بەبێ علمی ئەو ئەنجام دراوە ئەو کەسێک کە ئەو تاوانە دەکات سزا دەدرێت بە 5 تا 10 ساڵ لە یاسای سزاکانی عراقی و ئەگەر بێت و بەهۆی ئەوەی کە لەباری برد ژنەکە بمرێت لێرەدا سزاکە بەرز دەبێتەوە بۆ 5 تا 15 ساڵ و هەروەها بە هەمان شێوە ئەگەر بێت و ئەوی ئەو کارە بکات پزیشک بێت و سەیدەلانی بێت و کیمیاوی بێت و یاخود مامان بێت و یان یاریدەدەرەکانیان بێت ئەوە لێرەدا بەبارێکی ظەرفێکی مشدد ئەژمار دەکرێت و هەروەها لێرە نەسێکی تر ئیزافە ینی فەقەرەیەکی تر ئیزافە کراوە دەرێ عەلە المەحکەمە پێویستە لەسەر محکەمە ئەو پزیشکە یاخود ئەو قابلە مامانە منعی بکە ئیشە ڕسمیەکەی خۆی بکات لە مودەیەک لە 3 ساڵ زیاتر نەبێت یعنی واجبە لەسەری ئەو پزیشکە لە کارکردن ڕابگرێت و بەڕاستی من لێرە پشگیریەکی تەواوی مشەڕعی هەرێمی کوردستان دەکەم و مشەڕعی عراقی دەکەم سەبارەت بەو نەسە و لە شوێنی خۆیەتی لەبار بردن ئێستا پێویستە بەڕاستی حدودێکی بۆ دابدرێت دەست خۆش ئێستا ئینفۆگرافیکەکان هەیە ئاماری دەمانجی قوربانیانی توندوتیژی 2019مان پیشان دەداتن با بەیەکەوە بیبینین اینجا گفتگۆی لەسەر دەکەین. ژمارەی قوربانیانی توندوتیژی لە ماوەی 10 مانگی ساڵی 2019 127 پیاو کوژراون 127 پیاو خۆیان کوشتووە 33 ئافرەت کوژراون 151 ئافرەت خۆیان کوشتووە یا خۆیان سوتاندووە 943 ئافرەت لە ژێر هەڕەشەی خێزانەکانیان ماڵیان جێهێشتووە و داڵدەدراوە. بەڵێ دەستەکانتان خۆش بێ جەنابی مقەدەم بە بەراورد لەگەڵ چەند ساڵانی ڕابردوو ڕێژەی کوشتنی ئافرەت زیادی کردووە یان کەمی کردووە؟ سەبارەت بە زیاد و کەمی ڕێژەکانی کوشتن بەڕاستی ئەگەر زیاتر بگەڕینەوە پێش ساڵی 2007 هیچ داتایەکی ود نەبوو تایبێت بە کوشتنی ئافرەتان ئەوەی هەبوو ڕەنگە لە بەڕێوەبەراتیەکانی پۆلیس وەردەگیرە. دوای 2007 ئەم دەستگایە تایبەتمەندە لە هەوڵی کۆکردنەوەی داتای وردی کوشتنی ئافرەتانە. ساڵ بە ساڵ ڕێژەکانی کوشتن ڕوو لە نزمیە بەڵام بەو دەرەجەیە نییە کە لە جێگای چاوەڕوانی ئێمە بێ. بابەتی کوشتنی ئافرەتان ڕەنگە زیاتر پەیوەند بێ بە بیرکردنەوەی ئەو کەسێک کە تاوانەکە دەکە و ئایا لە چ کاتێک بڕیاری کوشتنی ئافرەتەکە دەدا ئەوە گرنگە. ئایا ئاسی ڕۆشنبیری ئەو کەسای ئاسی ڕۆشنبیری ئەو پیاوە ئەگەر چکە زیاترین کوشتنەکان لەلایەن پیاوان دەبێت ئاسی ڕۆشنبیری و تێگەیشتنی ئەو پیاوە ئاستی وشیاری ئەو پیاوە بە یاسا بەرکارەکان چەندە لە ئەوی سڵ بکاتەوە لە تاوانی کوشتن. ئێمە بەڕاستی لە ساڵی 2017 ئەگەر وەکو ڕقم وەری بگرین لە شاری هەولێر ساڵی 2017 16 تاوانی کوشتن تۆمارکرایە. لە ساڵی 2018 ڕێژەکە 4 تاوان زیاد و بۆ 20. لە ساڵی 2019 دیسان دابەزی و لە ساڵی 2020 ئێستا کەمترین تقریبان دەتوانین بە بەراورد بەم 3 ساڵە کەمترین ڕێژەی کوشتن تۆمارکرایە و ئەم زیادبوون و کەمبوونە پەیوەندی بە چەند هۆکارێکەیە. یەکەم ئەو ئافرەتانی کە پێشتر هەڕەشەیان لەسەر بۆ ڕەنگە شوێنێک نەبن هانیان بۆ بردوێ ساڵ بە ساڵ ڕێژەی تۆمارکردن لە شەڵتەرەکان لەو ماڵی داڵدەدانی ئافرەتان ڕوو لە زیادیە. دەتوانین برین بە نزیکەی لە شاری وەکو هەولێر ساڵانە 30 هەتا 35 کەیس زیاد دەبی کەواتە ئەوە دەرفەتی کوشتن کەمتر دەبێتەوە. هەروەها جێبەجێکردنی یاسایەکان و تعدیلکردنی یاسای سزادان ڕەنگە دەورێکی هەبی
لە کەمکردنەوەی کوشتن کە ئێستا زەرفە مخەفەفەکە وەکو پێشتر نەمایە. هەروەها وشیاری کۆمەلگا تا حدێک دەتوانین برین هۆکارە لە کەمبوونەوەی ڕێژەی تاوانەکانی کوشتن. ئەو بەڕێبرایەتی جەنابتان یارمەتی پیاویش دەدەن چکە ئێستا پیاویش تووشی تونند و توێژی دەبێت لەو شەترانە جێگایان دەبێتەوە ئەوانیش زۆر بووە. باشە بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی سەرەتا تایبەت بە تونتیژی دژی ئافرەتان بە بەرەنگاربوونەوەی تونتیژی ئافرەتان بەڵام لە ساڵی 2019 ناوەکەی گۆڕا بۆ بەرەنگاربوونەوەی تونتیژی دژی ئافرەتان و خێزان سەرجەم تاکەکانی خێزان تاکو پلەی چار لە لای ئێمە کێشەکانیان تۆمار دەکەن و بە دووادات چوونیان دەکرێت. بابەتی شەڵتێری پیاوان تاوان وەزارەتی کار سەرپەرشتی شەڵتەرەکان دەکات تاکو ئێستا لە هەرێمی کوردستان تەنها 3 شەڵتەر هەیە تایبەتە بە ئافرەتان وە شەڵتەرێکی کاتی هەیە لە گەرمیان بەڵام هیچ شەڵتەرێکی تایبەت بە پیاوانمان نیە بەداخەوە. چ ئامارەت هەیە چکە ئامارەکە بڵاو کراوە لە سوسیال میدیا بەرامبەر پیاوان تونندتیژی بەرام پیاوان ئێمە وەکو نسبە ڕێژەی نزیکەی 140 ئەو کەیسانی کە تۆمار دەکرێت لە لای ئێمە پیاو تۆماری دەکات. ئەوجە دەکرێت پیاو لە دژی تاکەکانی خێزانی خۆی خوشتی برای داچی هەرکەسەکبی یان لە دژی خێزانەکەی بەڵام ئەوانەی کە بێشوێن و بێماڵن نەخێر لەبەرەوەی ئیما ئەو کەیسانە ڕەوانی شەڵتەرەکان ناکەن و ناکەین وهروە وەزارەتی کاریش هیچ شوێنێکی تایبەتمەندی بە شەڵتەری پیاوان دیاری نەکردی. دەستەکان خۆش بەسپات. دکتۆر سامان یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دەکا تونندتیژی دژی پیاوان چکە ئێستەوە پەیدا بووە زۆر بووە. وەکو جەنابی مقدم ئاماژەی پێدا یعنی یاسای تونندتیژی خێزانی یاسایەک نییە تایبەت بێ بە تونندتیژی پیاو لە گەرژن هەموو تونندتیژەکانی خێزان دەگرێتەوە کۆمەڵێک جەڕائمی تێدا ئاماژە پێکراوە بەڵام وەکو باسم کرستا و تاوانی کوشتنە لەوێ نییە کۆمەڵێک تاوان دیاری کراوە ئەگەر بێت و ئەو تاوانانە ڕوویدا ئەوە ئەو کەسێک کە متەضەررە خۆی تەنها خۆی کە بەڕاستی وەش جێگا ڕخنیە ینی دەبواە کەسی تریش بتوانێت سکاڵا بەرزکاتەوە ینی مەسەن ئەگە پیاوێک تونندتیژی لەگەر خێزانەکەی خۆی کرد پێویستە جیرانەکەشی بتوانێت سکاڵا بەرزکاتەوە نەک خۆی چونکە ئەوە بەڕاستی لێرە حەقی عام هەیە لە مۆزوعەکە بۆیە لێرەدا زۆر ئاساییە پیاویش سکاڵا لە دژی ئافرەتەکەی خۆی بنووسێ بە پێی هەمان یاسا. دەستەکان خۆش پرسیارێکی تریشمە دکتۆر ئەی ئەگەر مناڵ بە زۆر لەبار ببردرێ مەسەن خێزانەکەی زۆر دی لێ بکەن دەبێت ئەو مناڵە بە ئافرەتەکە بڵێن ئەو مناڵە دەبێت لەبار بێت خەڵکێک چێ تومەتبار دەبێت ئەو کاتە بخۆی ئیکراه لە قانونی عراقی مانع من موانع المسؤولية الجزائية غير مسؤول بس إكراه يعني چی إكراه نەک پێی برێ والله لێت تۆڕە دەبم ئەگەر بێت و منداڵەکە لەبار نەبێت إكراه تو إكراه هەیە الإكراه المادي مثلا بیگریت و منداڵەکە لەبار بەو ئەوە یان لە دەستخۆینی الإكراه المعنوي بە قسەیە بەڵام دەبی قسەکە ئەوەندە بە قووەت بێت کەسەکە هیچ خیاری لەبەر دەبێت مثلا بری ئێستا دەتکوژم یان منداڵەکەت دەکوژم یان ئەوە تێتە ئەتیدای شەڕەفت لەسەر دەکەم ئەگەر بێت و منداڵەکە لەبار نەبی ینی کەسەکە ئەگەر ئەو کردارەی کرد لەو حالەتەدا ئەوە ئیکراهە و ئیکراهیش لەکرا تاوانی لەبار بردن لە هەموو تاوانێک يعتبر مانعا من موانع المسؤولية. دەستەکان خۆش بێ جەنابی عەمید لێکۆڵینەوە لە تاوانی کوشتنی مناڵ لەلایەن کەس و کاریەوە چۆن دەکرێتن؟ وەکو باسمان کرد دادوەری لێکۆڵینەوە هەڵەستێت بە ئەنجامدانی لێکۆڵینەوە لەو تاوانانە کە دەبەستی وەکو تاوانێکی عادی تاوانی کوشتنی منداڵ کاتی لەدایک بوونیەوە حیسابی بکرێت کە بە کەسێکی وەکو کەسێک کە ڕوحی بچێشرێت وەکو کوشتنێکی عادی معاملەی لێگە دەگرێت تەنها ئەگەر لەلایەن دایکیەوە بێت ئەوە مادەی 407 باسی لێ دەکاتن تحدیدی کردووە کە ئەوش ئەسبابەکانی لەبەرچیە ئەگەر ئتیقاءن بۆ عار بوو بۆ غیر شەرعی بوو ویستی خۆی شەرەفی خۆی تۆزە ئەو بکاتن بپارێزێت ئەوە کوشتی بە ئیهمالکردن یان بە فڕێدانی منداڵەکە ئەو کاتە حکومەکەی کەمتر دەبێت بەڵام لێکۆڵینەوە وەکو تاوانێکی کوشتنی گەورە لێکۆڵینەوە لەگەڵ دەکرێت مەسئولیەتی جەزایی عین مەسئولیەتی قەتلێک دەبێت ئەگەر عەمدی بوو عەمدیە ئەگەر غەڵەت بوو منداڵ لەسایرە لە منداڵی خۆی دەدا قەتل خەتەئە هەیە نا خۆی دەیکوژێت عەمدەن ئەوە ئەگەر ڕێکارەکانی قەتلی عەمدی لەسەر تەطبیق کرا
هەمان سزاوە دەکات. ئەی زەحمەت نابێت لە کاتی لێ کۆڵین مەسە مناڵێک لە بار بدراوە ئەوە زەحمەت نابێت لێ کۆڵینەوە چۆن بزاننەوە لە باربردن جیایە ئەو کاتە قانونی توندتیژی ئافرەتان لەگەڵی ئەوە دەبێ یان لە بۆ قسەکانی جەنابی عەمید لێرە بەڕاستی من دەمەوێت یەک خاڵ دوو خاڵ ئاماژە پێ بکەم خاڵ یەکەمەوەیە بەڕێوەبەرایەتی بەڵگە تاوانەکان ڕۆڵێکی هەرە گەورەی هەیە و ئاشکراکردنی تاوان چکەمە بەڵگەی مادیمان هەیە و معنەویمان هەیە بەڵگەی مادی وەکو شەهادە و ئاعتراف ئێستا ڕۆڵیان نەما ئێستا بەڵگەی مادیەکان گرنگن سەبارەت بە بەڵگە تاوانەکان یەکەکن لە یاریدەدەرەکانی دادگا نەک هەمووی ینی بۆ نمونە هەندێک تاوانمان هەیە وەکو لە باربردن کە جەنابەت باست کرد لەو کاتە پێویستی بە چیە بە تەبابە عادلیمان هەیە لێژنەی پزیشکی تایبەت پێک دەهێنرێت ئایا لە باربردنەکە بە چ شێوازێک بووە ینی بۆ نمونە بزانین لە باربردنەکە مەسەلەن بە ئیکراه کرابێت بە زۆری لە باریان بردبێت ژنێک دیعا دەکا دەرێت بە زۆر منداڵەکان لە باربردوم لێرەدا دادوەری لێکۆڵینەوە قەزیەکەی حالەی بەڕێوەبەرایەتی بەڵگە تاوانەکان ناکات حالی چی دەکات حالی تەواو عادلی دەکات تەماشای ئاسەوارەکان بکەن فعلەن ئاسەواری توندوتیژی بەسەر ئافرەتەکە دیارە وەکو باسم کرد لۆیە بەڵگە تاوانەکان یەکێکن لە هەرە یاریدەدەرە گرنگەکانی دادگا بەڵام نەکەمەوەی ئەوەی لە بەڵگەکانی تاوان نەکرێتن سەبارەت بە لەباربردنەوە ئەگەر منداڵەکە لە شوێنە فڕێدرا بوو شک کرا گومان کرا لە کەسەکە ئەو کاتە دەتوانین ئێمە فاسی دیێنەی بۆکرێت ڕەچەڵەکەی هیچ چییە ئەلەوێ ئەتوانی کەسەکە تهدید بکەین کە متهمەکە چیە چێ لە باری بردو چێ فڕێداوە ئەو کاتە سزاکان بەسەریدا تەطبیق دەکرێت دەستەکان خۆش بێ جەنابی مقدم زۆر کەسێ لای وایە ئەم دیاردەیە بەس لە کوردستان هەیە حەزەکەم تۆزی حەدێت چکە من سەیرم کرد بۆ نمونە لە جنوبی ئەوروپا لە ئیتالیا سەیرم کرد ساڵی 2019 73 ئافرەت کوژراوە لە 2020 69 هەتاوەکو ئێستا 69 مەسەلەن لە سوید لە ساڵی 2000 تا 2016 279 ئافرەت بە توندوتیژی مەسەن کوژراون لە ساڵی 2019 16 ئافرەت لە مەسڕ یەکێک لە 3 ئافرەت جا بەڕای تۆ حەز دەکەم تۆ تۆزیح بدەیت ئەمە بەس ئەم دیاردەیە بەس لە کوردستان هەیە یان لە هەموو دنیا هەیە سەبار بە دیاردەی توندوتیژی بە تایبەتی توندوتیژی لە ناو خێزان و دژی ئافرەتەکان دیاردەیەکی گشتگیر و جیهانیە لە هەموو جیهان بە ڕێژەی جیاواز بەپێی ئاسی تێگەیشتن و پابەندی کۆمەڵایەتەکان گۆڕانکاری بەسەردادێ بۆ نمونە هەمومان گوێبیستی ئەو بووین کە لەو کاتانەی کەرنتینەی گشتی ڕاگەیاندرا لە زۆربەی وڵاتەکان ڕێژەی توندوتیژیەکان هەڵکشان لە هەموو دنیا زۆربەی جار دەستگا ئەلامیەکانیش دەستگا ئەلامیەکان ئەو پرسیاریان ڕوبەڕووی مەکردەوە بەڕاستی لێرانە پێچەوانە بوو ڕەنگە ئەوە جێگای سەرسوورمان و پرسیار بێ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردەواری حەزی بە بەیەکەوەبوون و کۆبوونەوەیە جیاوازتر لەوەی کە لە کۆمەڵگەیەکی ئەوروپی وها لێ ڕاهاتیە وها فێر بووە وها پەروەردەکرا کە هەرکەس صاحب مەسئولیەتی خۆتی و صاحب ئازادی خۆیتی ڕەنگە بەیەکەوەبوونی کاتی زۆری خێزانەکان کێشەیان لە بۆوان زیاتر دروست کردبی بەڵام لە لای ئێمە ڕێژەی تۆمارکردنی سکاڵایەکان دابەزی بۆ 135 مانگەکانی پێشتر و ساڵی ڕابردوو و لە هەمان کات پاژەوەی کە بابەتی کۆڤید-19 و کەرنتینە و قەدەغی هاتوچۆ کەم بووە ڕێژەکان هێدی هەڵکشان ڕەنگە قەدەغی هاتوچۆ بەشێک بیلەوەی کە هۆکاری کەمکردنەوەی سکاڵایەکانی لە بەروی خەڵکەکە نەیتوانە بەڵام ئێمە لە هەمان کات هێڵی گەرمی 1990 کە بەردەوام کاری دەکرد لەو کاتانەی کە قەدەغی هاتوچۆ بوو جیاوازێکی ئەو توی نەبوو لەگەر کاتەکانی دی سەبارەت بە ڕێژەی کوشتنەکان بەڕاستی لێرە لە عێراق بەهۆی ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستگایە ئامارەکان ورترن بەڵام لە خواروی عێراق ڕێژەکان زۆر زیاترن بەڵام زیاتر ڕەنگە بە دوکمنت نەکرێن یان وەکو لایمە داتایەکان بە وردی بەڵام نەکرێنەوە لۆیە زۆر بەرچاو نەبن دەستەکان خۆش بێت دکتۆر سامان کۆتایی پرسیارم بۆ جەنابتە تێبینی یاساییت هەیە لەسەر ئەو یاسایانەی کە باسمان کرد کاکە بژار وەکو ئاماژەم پێدا یعنی کتێبینی یاسایەکان سەبارەت بەو یاسایانە لە شوێنی خۆی ئاماژەم پێدا بەڵام ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم کە پێویستە مادەی 400 لە یاسای سزاکانی عێراقی
لا بدرێت سەبارەت بە کوشتنی دایک منداڵە تازە لە دایک بۆکەی بەهۆی لادانی شەرمەزاری ئەو نەسە لا بدرێت و سەبارەت بە مادە 409 لە یاسای سەکانی عێراقی کارپێکردنی ڕاگیراوە لە هەرێمی کوردستان پێم وایە پێویستە ئیعادە نەزەڕێکی پێدا بکرێت نەک ئێمە تەشجیعی کوشتن بکەین بالعکس کوشتن کارێکی قێزەونە بەڵام ئەگەر تەماشای ئەوە بکەین ئایا مشەڕع لەبەرچی ئەو دەقەی داناوە دەبینین لەبەر ئەو استفزازە دایناوە کە پیا و تووشی دەبێت و ئەوش لە زۆربەی یاسایەکانەیە پێویستە هەموار بکرێتەوە یاخود پێش تعدیلی هەر قانونێک پێویستە تەوعیەکی تەواوی مجتەماع بکرێت هەتا ئێستا پیاوی کوردمان ئەگەر حالەتێکی وا ببینی تووشی استفزاز دەبی یەکەم جار با پیاوەکە وا لێ بکەین تووشی استفزازەکە نەبی ئەو کاتە دەتوانین ئەو نەسەش بگۆڕین چونکە هەر نەسێک کاتێک دەگۆڕێت دەبێت چەندین لێکۆڵینەوە بکرێت ئەو جا نەسێک تعدیل بکرێت یان ڕابگیرێ یان زیاد بکرێت نابێت یعنی بیناءن عەلا بۆچوونی کۆمەڵە کەسانەکان وەکو جەنابی مقەدەم گوتی توندوتیژی بەرەو کەمون دەچێت لە کوردستان هیوادارم هەر بەردەوام بێتن بەڵام تعدیلی یاسا مەرج نییە شتێک کەم بکاتەوە هەندێک جار دەبینی لە دەوڵەتێک مەسەلاً لە یەکێک لە دەوڵەتەکان سزای تاوانی دزی بەرزیان کردو لە بۆ لە سێدارەدان بەعتیبار سەریقە زۆرە تەسەووریان کرد کە کەم ببێتەوە تەماشایان کرد جەریمەی دزی زیاد بوو کەسەکە کە دەچوو دزی دەکرد دەشی کوشت بەڵام کەرەنتین توندوتیژی کەم کردەوە بۆیە پێویستە بەڕاستی پێشووتر لێکۆڵینەوە بکرێ دەستەکانتان خۆش بێت زۆر سپاسان دەکەم دوو ئەڵقە لەگەڵمدا بوون سپاس بۆ جەنابی مقەدەمیش لە ئەڵقەی دووەم لەگەڵماندا بوو زۆر سپاس بۆ ستافی پرۆگرام شەو شاد